باشە تەنیا 8 ڕۆژ بۆ خوێندکاران دیاری کراوە بۆ قوتابیانی 12 بۆ ئەوەی کە بتوانن فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە بەڵامان گلەییان هەیە دەڵێن کێشۆکەم و کورتی هەیە لە سیستەمەکە من دەمەوێت گفتوگۆ بکەم و زانیاری زیاتر بە قوتابیان بدەین بەڕێز محەممەد سۆفتوێر پسپۆر لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئێستا لەگەڵ من ئامادەیە لە ستۆدیۆ کاک محەممەد زۆر بەخێربێت چەندین وەرکشۆپیشت بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی کردوێتەوە پێمان بڵێ بۆ نمونە لێرەوە ئێستا قوتابیان چۆن بتوانن فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە. سیستەمی زانکۆلاین خۆی لە خۆی وەزارەت خوێندنی باڵا و تێژنەوەی زانستی کە لە ساڵانی ڕابردوو داهێنا بۆ قوتابیان بە شێوەیەکی یەکسان لە سەرجەم زانکۆ پەیمانگاکان وەربگیرن. لێرەدا ئەو ساڵ سیستەمەکە بەڕاستی لە سەرەتادا کۆمەڵک کێشەی هەیە پێش هەموو شتێک کێشەکان وەزارەت خوێندنی باڵا دەبواە هەر پێش ئەوەی سایتی زانکۆلاین کارا بکە ڕێبەری وەرگرتن لە بۆ دەرچوانی پۆلی 12 بڵاو بکاتەوە کە بۆ ماوەی 2 ڕۆژە ساڵانی ڕابردوو ئەمە دەکرا ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە کێشەکان هەبوون بەڕاستی لە یەکەم ڕۆژی زانکۆلایندا ڕێبەرەکە بەردەستدەوە بەڵام ئەمڕۆکە دوم ڕۆژی زانکۆلاین تاکو هاتوومەتە بەرنامەکە ڕێبەری زانکۆلاین لە سیستەمی زانکۆلایندا کاران نییە لە هەمان کادا لە چەندین ساڵ پێش ئێستا ڕێبەری وەرگرتن لەگەڵ کۆد دەنێردرا قوتابخانەکان دواتر کراکە چییە؟ وڵی هۆکارەکە ئەویان دەبی پێویستە لە وەزارەتی خوێندنی باڵا بپرسرێتن هۆکارەکەچێ لە هەمان کاتیشدا کە سیستەمەکە کاری لەسەر دەکەی کۆمەڵک کێشەی هەیە پێش هەموو شتێک یەک لە کێشە هە لە دیارەکان ئەوەیە دەرچوانی پۆلی 12 کە بە خولی یەکەم دەرچوون لە کاتی نردنی فۆرمەکانیان ئەگەر بە خولی یەکەمیش دەرچوو بیتن لە کۆتایی فۆرمەکە پێی دەڵێ ئەتو دەرچوی خولی دووەمی کە ئەمە خۆمان لە سنتەرەکەمان یعنی ڕۆژانە حاڵەتە یەکجار زۆری ئەوە دەبینین لە سەرەتادا هیچ ناڵێتن کە دەرچوی خولی یەکەمە یان دووەمە لە کۆتایی فۆرمەکە کە سێن دەکرێت پێی دەڵێ دەرچوی خولی دووەمی کامە کێشەکی زۆر باوە لێرەدا دیار نییە ئایا کاریگەری دەکاتە سەر پڕکردنەوەی فۆرمی دەرچوانی پۆلی 12 یاخودنا ئەوە لەلایەن وەزارەت خوێندنی باڵا و پێویستی بە ڕوونکردنەوە لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ وەزارەت خوێندنی باڵا کۆمەڵک بەشی نوێی کردیتەوە لە زانکۆ پەیمانگایەکان پێویست بوو بەڕاستی ینی پێش ئەوەی زانکۆلاین کارابیتن لەبەرەوەی دەرچوانی پۆلی 12 ئاشنای سەرجەم سیستەمەکانی وەرگرتن بن پێویست بوو بەڕاستی لە سەرەتادا ئەم زانیارانە هەمووی بە قوتابی بدرێت بەڕاستی ئمە 2 ڕۆژە زۆر ماندوین لەگەڵ قوتابیان بەوەی ئەوەی خۆمان زانیاریەکان وەردەگرن بەم بربەستانەوە بم کێشانەوە چۆن ئەتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە ینی قوتابی چی بکات دەرچوانی پۆلی 12 خۆی لە خۆیدا کە تاکو ئێستا دەرفەتێکی وایان نەبووە هەرچەندە ئێمە لە ماوەی ڕابردوو وەکو پێیجی زانیاری پۆلی 12 زۆرترین کار و چالاشیمان لە بۆیان کردێ بۆی بتوان ئاشنای سیستەمەکە بن کە لە هەمان کاتداوە کاراسانێکی گەورەیە لە بۆ وەزارەت خوێندنی باڵا لە هەمان کاتداوە ئەرکی ئەوانیشە بەڵام ئێمە ساڵانە لە بۆ دەرچوانی پۆلی 12 بە خۆشحاڵیەوە دەیکەن بە درێژای ساڵانی ڕابردوو دەرچوانی پۆلی 12 ئەگەر خۆیان فۆرمەکە پڕکەنەوە بە دڵنیاییەوە تووشی هەڵە دەبن یعنی ساڵانە قوتابێک یەکجار زۆر کەواتە تۆ لێرەوە وەکو پسپۆڕێکی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بە قوتابیان دەڵی خۆتان فۆرمەکە پڕ مەکەنەوە دەرچوانی پۆلی 12 ئەگەر شارەزایەکی تەواویان هەبێت سەبارەت بە سیستەمەکە سەردەم زانکۆ پەیمانگاکانی کوردستان داهاتویان هەموو سیستەمی زانکۆلاین کە لە ڕێگای وبسایتی ڕێگای زانکۆ.com داخلی دەبن دەتوانن هەمویان داخل بن بەڵام ڕیزبەندی بەشەکان چۆن دەکەن ئەوە زۆر گرنگە بەڕاستی و بزانن هەر زانکۆ و کۆلێژ و پەیمانگایەک لە کام شار هەیە هیچ شارێک لەبیر نەکەن لە بۆ نمونە ئەمساڵ کۆلێژی ئەندازیاری پرۆگرامسازی ساڵ یەکەمیتی لە زانکۆی ڕاپەڕین کراوەتەوە لە سەرۆکاتی زانکۆی ڕاپەڕین کە ئەمە قوتابێک یەکجار زۆر پێی ئاشنا نەبووە لە بەرچیە لە بەرەوەی ڕێبەری وەرگرتن تاکو دوم ڕۆژی زانکۆلاین تاکو ئێستا کارانیە لە لای قوتابیان ئێمە بە قوتابەکە دەڵێن ئەم بەشە کراوەتەوە ئەگەر قوتابەکە خۆی پڕی بکاتەوە ناتێتە سەر ئۆپشنی زانکۆی بەڵێ فۆرمەکەشی سێن دەکاتنەوە ئەو کاتە تاکو هاتنەوەی ناوەکان نازانێ ئەو بەشە کراوەتە باشە ینی ئەگەر قوتابیەک خۆی فۆرمەکە پڕ بکاتەوە ینی چی زەرەکات ئەگەر خۆی فۆرمەکە پڕ بکاتەوە شارەزایی نەوی بەڕاستی هەروەک لە ماوەی ڕابردوو بینیتمان ینی یاخود ئەوەتەیە بەشێکی هەڵە دەنووسێتن کە داهاتوەکەی نازانێتن یاخود کۆمەڵێک بەش لە فۆرمەکەی دەنووسێتن کە کۆنمرەی ئەو نزیک نییە لە یاخود وەرناگرێت کە ئەمە بەڕاستی ساڵانی ڕابردووای کردێک قوتابیەکە بە شێوەک ناوی نەگەڕێتەوە یاخود بەشێک دەنووسێتن سیر دەکاتن ینی کۆنمرەی ئەو نزمترە لەوی یاخود مەرجە تایبەتەکانی وەرگرتن نازانێت لە بۆ نمونە ئەم چەند ڕۆژێک پێش ئێستا میوانی پارێزگای دهۆک بوون سیمینارێکمان لە بۆ دەرچوانی پۆلی 12 کرد قوتابیەکی پۆلی 12 بەبێ لابردنی کوردی و عەرەبی کۆنمرەکەی 83 بوو بەڵام بە لابردنی کوردی و عەرەبی کۆنمرەکەی دەیکرد بە 96 باشە بەڵام ئەم قوتابیە بە هیچ شێوەک ناتوانێت هیچ کام لە کۆلێژە پزیشکەکان پڕ بکاتەوە لەبەر یەک لە مەرجەکانی وەزارەت خوێندنی باڵا کە دەڵێ کۆمەڵی پزیشکی خۆی لە کۆلێژی پزیشکی گشتی ددانسازی و هەروەها دەرمانسازی دەبینێتەوە لێرەدا قوتابی ئاشنا هیچ کام لەو
ڕێنمایانە لە هەمان کات ئەو ڕێنمایانە پێویستە ئەم ڕێنمایانە لە ناو سیستمی زانکۆلاین نییە هیچ کامیان لە ئێستا لە هیچ کامیان بەردەستنێت تەنها سایتەکە هەیە کۆد لە لای قوتابیان هەیە داخل دەبێتن و نازانێتن کۆلێژ بەشەکان چین و هەروەها ڕێنمایەکانی زانکۆلاین چیە ئەی بەش ینی قوتابی چی بکات قوتابی هەشت ڕۆژی لە بەردەمە نازانین وەزارەتی خوێندنی باڵا کەی ڕێگەڵێکی زۆری شەیە کاک محەممەد ینی باز لەوە دەکرێت کە ئەو ناوەندانەی بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینن زۆر قەرەباڵ ئەمەش لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردوو بەڕاستی دەبواە قوتابیان ئاشنا بکرێن ئێمە سیمینارەکان دەکەین لە بەرەوەمانی قوتابیانی دەرچی پۆلی دوازە بێن لە لای ئێمە فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە دەمانێت قوتابیان خۆیان پڕی بکەنەوە سەدان ڕێنمایی بە دەرچوان دەدەین ئەگەر سەیری سوشیال میدیاکان بکەن سەدان ڕێنمایی بڵاو دەکەینەوە کە ئەمەیان پێویستە وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە بە ڤیدیۆ بە چەندین ڤیدیۆ بە چەندین ڕێکاری سیمینار یاخود کۆنفرانس دەرچوانی پۆلی دوازدە ئاگدار بکەەوە لە هەمان کاتە مەرجە تایبەتەکانی وەرگتن زۆر گرنگە پێش ئەوەی کە دەرچوانی پۆلی دوازدە تەواو بکەن لە سەرەتای ساڵەوە وەزارەتی خوێندنی باڵا ئاگداریان بکاتەوە بۆی تووشی ئەم حاڵەتە نەبە یعنی قوتابی هەیە معدەلەکەی 79.8 هیچ کام لە ئەندازیارەکانی لە بۆ نابێتەوە لەبەرەوەی بەبێ لابردی کوردی و عربی معدەلەکەی ئەوەن دەدەێت زۆر باشە بۆ هیواین کە لێرەوە لە ڕێگەی چاوپێکەوتنەوە وەزارەتی خوێندنی باڵا بێگومان دەمانبین و ئەو کێشانە چارەسەر بکەن پێم خۆشە وەکو ئەزمونێکت لە چەند ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵ ینی پێشببینی خۆتمان پێ بڵێ چاوەڕێ دەکەن کۆنمرەی چەند لە بەشە پزیشکەکان وەربگیری داخود ئەم ساڵ نمرە چۆن دەبێ بەپێی ئەوەی کە ئەم ساڵدا هیچ ئامارێکی نە لە وەزارەتی پەروەدە نە لە وەزارەتی خوێندنی باڵا بە هیچ شێوەک بڵاو نەکراوەتەوە ینی ئەوەی باز دەکرێت لە سوشیال میدیا سەرجەمی دوورە لە ڕاستیەوە کە دەڵێن ئەوەندە 90 هەیە ئەوەندە 95 سەرو هەیە بەپێی ئەوانەی کە هیچ کام لەمانە دیار نییە تاکو ئێستا ڕێژەی وەرگرتنی قوتابیان دیار نییە کە معدەلەکان بەرز دەبێتەوە یان نزم دەبێتەوە چونکە یەک لەو هۆکارانی کەوا دەکان نەزانرێتن ئەگەر ئەو ئامارەش بەردەستبێ ڕێژەی کورسیەکان بەردەستنین داخوازی قوتابیان بەردەست نییە کە ئەمە قەت ناتوانندرێ بەردەست بێ لەبەرەوەی قوتابی هەیە معدەلی 99 کۆلێژ دەرمانسازی پڕ دەکاتەوە لەم حاڵەتەدا کورسیەک لە کۆلێژی پزیشکی گشتی بۆ قوتابیەکی خواردتر دەمێنێتەوە و بەرز دەبێتەوە لەبەرەوە منافەسەکە وردە زۆر وردە ینی ئەستەمە لە ئێستادا کە هیچ ئامارێک نییە بتوانرێتن دیاری بکرێ کە کۆنمرەی کۆلێژە پزیشکیەکان چەند وەردەگرێ تەنها بە پێشبڕکەیەکی یەکسانە کە ئەوەش دەرچوانی پۆلی دوازدەتوان بە دروستی لە فۆرمەکانیان زۆر سپاس محەممەد سۆفتوێر پسپۆرت لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە ستۆدیۆ ئامادە بووی لەگەڵمان دەسپاس.